شارودية وانا وتي تعزي بيا حماكية مناڵ ئازیزەکان چۆنن؟ باشین! هەمووتان باشن؟ باشین! ئەییا خوا میشە باش بن ئادی پێم بڵێن ئەمڕۆ پێتان خۆش هاتمە گوندەکەتان؟ بەڵێ! منیش زۆر دڵخۆشم لەبەر ئەوەی یەکەم جارێ ئێمە ئەم گوندەی کوردستان و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گۆسەڕەقا سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی باشە عەربەت سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڕی قایم بۆ خۆتان ناڵەکان باشە ئێوە سەیری بەرنامەکانی منەکەن؟ ئەی ئەبینن کە ئەچم بۆ گوندەکانی کوردستان؟ زۆر باشە کەواتە ئەمڕۆ هاتوومەتە گوندەکەی ئێوە تاوەکو هەندێک گفتوگۆ بەیەکەوە بکەین باشە؟ زۆر باشە کەواتە بە عەقڵی گوێم بۆ بگرن باشە؟ پەریا چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ ئەییا خوار باشی پەریا تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک ئافەرین باشە پەریا حەزەکەی زوو گەورە بیت و دەرچی بۆ پۆلی دوو؟ زۆر باشە کەواتە ئەبێ شەوان زوو بخەوی بۆ ئەوەی بەیان زوو خەبەرە بێتەوە ئەبێ لە قوتابخانە وانەکانە بە باشی بخوێنی بە باشی گوێ لە مامۆستاش بگرین باشە؟ پەریا گۆرانی ئەزانی؟ ئادی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەبوولێ جوان و ڕازەوە ئێسک سووک و بەڵنەخشەوە تۆکەی هاتی بۆ لامە بەخێر هاتی سەرچاومە چاوەڕێ بووی زۆر بکەم بیرمادەکردی بەدڵ لێرە زۆرە داروگوڵ بفڕە ئەم چل بۆ ئەو چ هەر بژی یەک چڕێکامی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی محەممەد تاریق چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم یا خوار باش بی محەممەد ئادی پێم بڵێ لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەندی تایە؟ نۆ ئەی باشە گەر دەرچن بۆ پۆلی دە و 11 و 12 چیەکەن واز لە قوتابخانەیەنن؟ ئەیە چن لەکوێ خوێنن؟ یان هەندێکمانەچین بۆ سلێمانی و هەندێکیشمانەچین بۆ شاڵە و هەندێکیشمانەچین بۆ عەربەت کەواتە هەر مەجموعەیەکتان وەچن لە شوێنێ خوێنن وایە؟ زۆر باشە کەواتە ئاگاتان لە خۆتان بێت لەو ڕێگەوبانە بۆ ئەوەی بە باشی بچن بۆ قوتابخانەکەتان و بێنەوە تاوەکو تووشی ڕووداوی هاتو چۆنە بن باشە؟ یەک چەپڕێک قایم بۆ محەممەد یوسف چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەییا خوار باش بی یوسف ئادی پێم بڵێ تۆ لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ هەر بژی ئافەری یوسف ئێوە لە پشووی سەری ساڵا واتە لە هاوینە کە پشوتانە خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن؟ یاری چی؟ چاوشارکێ؟ باشە حەسان لە دوو گۆڵی نییە؟ دوو گۆڵی شەکەن؟ زۆر باشە کەواتە لە کاتی یاریە بێ ئاگاتان لە خۆتان بێ بۆ ئەوەی نەکەون و ئازارتان پێ نەگا باشە؟ یەک چەپڕێک قایم بۆ یوسف ڕێیان چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەییا خوار باش بی ڕێیان تۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک؟ زۆر باشە ماڵتان دوورە لە قوتابخانەکەوە؟ نزیکە؟ زۆر باشە کاتێک کە ئەڕۆی بۆ قوتابخانە ئەبێ مناڵ بەڕاکردن بڕوا بەڕێیان بە هێواشی بۆ؟ ئافرین بۆی نەکەوین و برینار نەبین وایە؟ هەر بشی ڕێیان گیان یەک چەپڕێکامی بۆ لێبەر ڤانیا چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ ئەییا خوار باش بی ڤانیا دەنگە زۆر نەسمە گوم لێو نییە چۆنی؟ باشم ئەحواڵە؟
وا باشم. فانیا گیان بەڵێ تۆ لە پۆلی چەندی؟ 5. لە پۆلی 5. بەڵێ ئەی ئافرین هەر بشی فانیا بەڵێ گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان بەڵێ کشت و کاڵ زیاتر خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن ئادی پێم بڵێ گەنم و جۆ ترۆشتان. گەنم و جۆ ئەو شتانە بەڵێ زۆر باشە ئەی باشە تۆ هاوکاری خێزانەکەوەکەی کاتی کشت و کاڵ بەڵێ زۆر باشە کەواتە مناڵان پێویستە هاوکاری خێزانەکانیان بکەن تاوەکو ئەوانیش بەباشی و بە هەرەوەزی کارەکانیان ڕاپەڕێنن پێویستە ئێمە لە هەموو کارێک هاوکاریان بین باشە؟ فانیا بەڵێ چی پێشکەشەکەی؟ گۆرانی هۆراوە چیرۆک مەتاڵ هۆنراوە. دەی هۆراوەیەکم بۆ بڵێ ئەیلم بەفرە باری وە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارنە درەغنە هەوراز بەرز و سەق هەمووی لە بفراک پابێ سەرۆیە بێت شپا من داڵاندە یاری کەنجێ یاریمان دیارکەن دوو بەرەهێ من ڕاکە هێرژۆە هیوا تۆپەڵە خڕکە گوێ ڕزگاری بەسڕکەم. ئەی ئافرین یەک چەپڵێکانی بۆ لێبەن دەست خۆش تینە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باشم ئەی یاخوار باش بی تینە بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 بەڵێ ئافرین هەر بشی تینە بەڵێ باشە تۆ ئەزانی واتای ناوی گوندەکەتان لە چیەوە هاتووە بەڵێ ئادی پێم بڵێ لە گۆزەی ڕقەوە گۆزەی ڕق بەڵێ ئادی واتە چۆن کە دووسیان کردو خۆڵەکەی ڕق بووە. واتە خۆڵی ئێرە کە ئەیکەن بە گۆزەکەی ڕقا بەڵێ ئێکەواتە خاکێکی باشی هەیە ئێرە وایە بەڵێ زۆر باشە تینە بەڵێ مناڵات پێویستە ئەوە واتای ناوی گوندەکەی خۆیان بزانن بۆ ئەگەر کەسێک هاتە ئێرە و پرسی ناوی گوندەکەتان چییە تۆ نەڵێ نایزانم چووکە و کاتە عیبەیە وایە بەڵێ بۆیە پێویستە مناڵان ئێوەش هەمووتان واتای ناوی گوندەکەتان بزانن باشە بەڵێ زۆر باشە یەک چەپڕێکقایم بۆ تینە ئەنیسا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە خۆشیە ئەی یاخوار باشبی ئەنیسا بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی 5 لە پۆلی 5 بەڵێ هەر بشی ئافرین ئەنیسا بەڵێ ئادی پێم بڵێ تۆ وەکو هاوڕێکانە ئێوە وەکو کچەکان لە پشووی هاوی ناخۆتان بەچیەوە سەرقاڵەکەن یاری ئەی باشە حەسان لە خوێندنەوە نییە بە کتێبە خوێندنەوە بەڵێ زۆر باشە کەواتە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوێت ناوی گۆڤاری پەپولەیە هێناومە تاوەکو ئێوەش بیخوێنەوە سوودی لێ بینن زانیاری زۆر بە سوودی تایە چیرۆکی خۆشی تایە هەروەها بابەتی هەمەڕەنگی تریشی تایە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان گۆڤاری پەپولە دەرەکا و ئەم ڕۆوەکو دیاری نردوێتی بۆیەوە بۆ وایە بکە ئێوەش بیخوێنەوە سوودی لێ ببینن باشە ئافرین ئەنیسا بەڵێ ئەی چی پێشکەشەکەی گۆرانی ئادی کورت سیارم کوشیارم خورتامێرن جەنگەیارن پێیت و چفت و هشیارم پێیان نابێت چکو دکارن مافێ خۆ باس بکەم بستێنن نێ دوژمن و پشک و مارن خابڤانن گورگەهارن بیرچەوە بەڵێ زۆر باشە کێشە نییە منیش ئاوا جارجار وەکو تۆ شتم بیرە چێتەوە زانی چییە؟ ئەوەی ئەوەیە ئێمە شت زۆرە خوێنینەوە بەردەوام چیرۆگە خوێنینەوە بەردەوام هۆڕاوا خوێنینەوە بۆیە تۆش بیرچەوە وایە؟ ئافرین یەک چەپڵێکقایم بۆ ئەنیسا ئایندا چۆنی باشی؟ ئافرین ئایندەگیان ئایندا بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند؟ 3 بەڵێ ئافرین هەر بشی باشە ئایندا پێم بڵێ بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێن نییە؟ بەڵێ باشە لە قوتابخانەکەتان لە ناو پۆلەکەیە بەڵێ ئەگەر قوتابیە شت فڕێباتە سەرزەوی کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵە بۆچی؟ لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەکرد ئافرین باشە گەر بینی و قوتابیەک شت فڕایەتە سەرزەویەکە تۆ چی پێڵێ؟ کارێکی هەڵێ ئافرین پێڵێ کارێکی هەڵەیە نابێەوە بکەی وایە؟ بەڵێ هەر بشی یەک چەپڵێکقامی بۆ لێبەر ئەرسەلان بەڵێ چۆنی؟ وەڵا باش دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باش ئەی یاخوار باش بی ئەرسەلان بەڵێ باشە ئێرە کانی و کارێز و ئاوشتی لێیە؟ بەڵێ لێتی؟ بەڵێ ئەی سەرچاوی ئاوەکەتان لەکوێوەیە؟ ئاوەکەتان لە کانی کارێزەوەیەت؟ ها؟ بەڵێ باشە ئێمە ئەبێ کاتێک کە ئاو بەکارەهێنین
ئەگەر ئیشمان بە ئاوەکە نەما بەلوعەکە بەرەینەوە لە بەری بڕوا نەخێر بۆچی کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە کەواتە ئەبێ ئێمە ئاو بپارێزین ئەبێ ژینگە بپارێزین ئەبێ ئاو بە فێڕۆنەین لەبەرەوەی ئەگەر ئاو کەم بێتەوە ژیانیشمان کەمە بێتەوە لە سەرزەوی و ژیانمان نامێنێ وایە هەر بشی یەک چەپڵەکای مۆرسەلات مانوو چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی یاخوار باش بی مانوو بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئەی تۆ لە چەنی سێ بەڵێ ئافرین مانوو حەزت لە چ دەرسێکە زۆر هەموو دەرسەکان هەموو دەرسەکان بەڵێ کەواتە تۆ لە هەموو دەرسەکانە باشی وایە بەڵێ هەر بشی یەک چەپڕێکامی بۆ لێبەر دەست خۆشمانووجان ئافرین لاڤین بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ لاڤین تۆ لە پۆلی چەنی چوار چوار بەڵێ ئەی باشە بیرتە مانوویە ساوتی لە پۆلی چەنم سێ لە سێە کەواتە پارتۆش لە چەند بووی سێ لە سێ باشە مناڵ بۆ ئەوەی لە خۆناغێکەوە دەرچێ بۆ خۆناغێکی تر پێویستە چی بکە سائی بکات سعی بکە ئەی باشە ئەگەر سعینەکەی چیمان لێ تەماڵە بین تەمەڵە بین و لەو پۆلێ ئامێنینەوە وایە بەڵێ زۆر باشە لاڤین بەڵێ ئەی باشە چی پێشکەشەکەی هەنراوە ئادێ وانەیەک بۆ منداڵەکان ئەی برسیاژینتاڵەکان لەسەر سنگەنەتایەکی بابە گورگوڵ نزیک تافگەی سەراوژووری زێڕینی کرد گڵکۆیەکی پچکۆرن دیلێ نووسرا با لێرەدا منداڵێکی چاوگەشی کورد لە برسان مرد ئەی ئافرین هەر بژی یەک چەپڕەکانی بۆ لێبەر دەست خۆش هەر بژی بابان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم وڵا ئەی یاخوار باش بی بابانجان بابان بەڵێ پێ خۆشە مناتم بۆ گوندەکەیەوە بەڵێ منیش زۆرم پێ خۆشە ئادی پێم بڵێ بابان لە پۆلی چەنی 5 5 بەڵێ ئافرین هەر بشی بابان بەڵێ ئەوە ئەم ناوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ وەکو چی وەکو ڕێوی و چەقەڵ و ئێ هەندێک شتیکە ئەوە ڕێوی و بینیوە تۆ بەڵێ ئافرین باشە پێم بڵێ کارێکی ڕاستە یان هەڵەیە ئەگەر ئێمە بچین بۆ ڕاو و ئەو ئاژەڵانە ڕاوکەین و بیاکوشی کارێکی خراپە بۆ مامۆست لەبەر ئەوەی مامۆستا ئەوان بە ژینگەکەمان جوان ئەکات و هەندێکیان بێچیان هەیە لە دایکاتیان ئەکەین ئافرین کەواتەوان ژینگەکەمان جوانەکان چکە لەوانە ڕەنگە ئەوان بێچکویانە بێ کارێکی گوناح و کارێکی هەڵەیە ئەگەر ئەوان بکوژین لەبەرەوەی ئەو کاتە بێچۆکانی شیەمرن وردە چیان لێت کەم دەبنەوە کەم ئەبنەوە کە کەمیش بۆ چی لێ سەرزەویەکەمان مامۆستا ناشرینە بەڵێ. بێ وایە بەڵێ ئافرین هەر بژی باشە تۆ چ ئاژەڵەکە زۆر خۆشەوێ پشیلە پشیلە بەڵێ. پشیلەتانەیە لە ماڵەوە نۆڵە ئەی باشە لە دەوروبەری ماڵیشتان لی نییە بالێ ئەی باشە خواردن و شتیان بۆ دانی بەڵێ زۆر باشە ئافرین یەک چەپڕێکین بۆ بابانجیان لیە چۆنی باشم باشی بەڵێ هەر بژی لیاجان لیە بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین لیە بەڵێ باشە تۆ تا ئێستا شەڕێ کردووە لەگەڵ هاوڕێکانتە نەخێر بۆچی مامۆستا لەگەڵ هاوڕێکەم نابێ شەرکەین لەگەڵ هاوڕێکانمان بەڵێ. وایە باشە تۆ هاوڕێکانە زۆر خۆشەوێ زۆرم خۆشتر زۆر بەڵێ باشە ئەگەر هاوڕێکە ڕۆژێ نەخۆش کەوێت و نێتەوە تۆ ئەچیتە ماڵەوە سەردانیکەی بەڵێ ئەی باشە چۆن ناوکاریەکی لە وانانەیە کە خوێندوتانە بۆ ئەوەی ئەویش تێبکێنی مامۆستا ئەچمە ماڵیان ئێ پێڵم چوانەیەکمان خوێندووە هەر بژی لیاجان ئافرین ئەوە کاری مناڵی ئاقڵە وایە ئافرین لیە بەڵێ ئەی چی پێشکەشەکەی گۆرانی ئادی گۆرانیەکە بۆ بڵێ هەرەوەس کوڕێبوونایی دارابوو وریا زیرەک و دانابوو هەرچی کەوتە بەرچاوانی دەچۆ بنج بناوی ڕۆژی ئەوە دیقەتی کرد تەنیا مێلورەیەکی ورد لە دەنکە گەرمێ ئەڵاو زۆر بەدەستی داماوە زۆر باشە یاک چەپڵەکانی بۆ لێبەر ئافرین لیاجان هەر بژی بنیامین بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە لە پۆلی چەنی بنیامین خۆدی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی بنیامین تۆ سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی سەیری ئەفلام کارتۆنەکەی زۆر باشە کەواتە هەموو ڕۆژێ سەعات 5 تاوەکو 6 سەیری کەناڵی ئاسمانی کورساتکە
لەوێ بەرنامەی مناڵانی زۆر خۆشەبینی فلم کارتۆنی زۆر خۆشەبینی نەکەی سەیری درامای گەورەکان بکەی باشە؟ ئافەری یەک چەپڕێکایی بۆ بنیامین لاوین چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم ئەیا خوار باش بی لاوین بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەک بەڵێ باشە لاوین کە لە قوتابخانەیەیتەوە جلو بەرگەکانت داکەنی چی لێکەی هەر ئەوە فڕیانەی یا قەیانەکەی؟ قەیانەکەی باشە ئەگەر جلو بەرگەکانە فڕەیەی کارێکی هەڵەیە یان ڕاستە؟ هەڵەیە کارێکی هەڵەیە زۆر باشە یەک چەپڕێکای بۆ لاوین گیان محەممەد عوبێد بەڵێ چۆنی؟ باش باشی؟ تۆ لە چەنی محەممەد؟ 6 لە پۆلی 6 بەڵ ئافرین محەممەد بەڵ باشە لە وەرزی زستانە دنیا ساردەیان گەرمە ساردە ساردە وایە باشە ئەبێ ئێمە بۆ وەرزی زستان دار ببرینەوە و خۆمانی پێگەرم بکەینەوە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵێ کارێکی هەڵەیە بۆچی؟ لەبەرەی ژینگەکان پیسەکە لەبەر ئەوەی ژینگەکەمان پیسە بێ ئاو هەوامان خۆش نامێنێ تەپوتۆ زۆر ئەبێ ئاژەڵ و باڵندەکان دوایی نایەن بۆ ناوچەکەمان و کەمە بنەوە وایە؟ بەڵ یەک چەپڵێکایم بۆ کاکە محەممەد بینەر بەڵێ چۆنی؟ ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش ئەیا خوار باش بی بینەر بەڵێ ئەوە تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافرین بینەر بەڵێ ئێمە وا بەرە و وەرزی بەهار و کاتی نەورۆز و وەرزی چوونە دەرەوە ئەڕۆین وایە؟ وایە باشە پێم بڵێ تۆ حەزت لە سەیرانە؟ بەڵێ باشە ئەگەر چوین بۆ سەیران ئەو پاشماوانەی پێمانە فڕێین لەسەر جادەکە نەخێر کارێکی هەڵەیە یان ڕاستە؟ هەڵە هەڵەیە بۆچی؟ چونکە ژینگەکەمان پیسە بێ ئافرین ئەی باشە ئەبێت چی لەو پاشماوانە بکەیت تۆ پێ بگرە سەرتی خۆڵ ئەبێ بیکەینە سەتڵی خۆڵ یان ئەلاگەی خۆڵەوە دواتر فڕێ بین وایە؟ وایە ئافرین بینەر بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ وەڵای گۆرانی یان هۆنراوە؟ هۆنراوە زانی؟ ئەوە نازانی کاڵێ باخ چەکەی ماڵمان جوانە ئاوی ئادەم ڕۆژانە کاتێکە خونچە دەردێ گوڵی تازە ئاپشکوێ بۆنی خۆش خۆش ئاهێنێ چۆ لە کەش ئەجری وێنێ ئەوازانی؟ ئەی خۆش وتم بەڵێ دە یەک چەپڵی قایم بۆ من و بینەرگیان ژیلان بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش ئەی خوار باشبی ژیلان بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ زۆر زۆر باشە ژیلان بەڵێ تۆ حەزەکەی بەردەوام بین لە خوێندن یان نەچیتەوە بۆ خوێندن؟ حەزەکەم بەردەوام حەزەکەی بەردەوام بی؟ بەڵێ بۆچی؟ لەبرەی فێرشت بین لەبەر ئەوەی خوێندن فێری زانست و زانیاریمانەکە وایە؟ بەڵێ باشە ئەگەر ڕۆژێ باران و سەرما بوو ئەبێ ئێمە بڵێ ناچینەوە بۆ خوێندن لەبەرەوەی باران و سەرمایە؟ ئەی کارێکی ڕاستە یان هەڵەیە؟ هەڵە کارێکی هەڵەیە لەبەرەوەی لەوانەکانمان دواکەوین لەبەرەوەی ئەو کاتە وامان لێ تەمەڵە بین و دەرناچین وایە؟ وایە ئافرین ژیلان ژیلان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی؟ هیچ گۆرانی ێزانی؟ ئەی هۆنراوە زۆر باشە یەک چەپڕێک قایم بۆ ژیلان گیان لافی بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم ئەیا خوار باش بی شافین بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئەی ئافرین شافین بەڵێ لە وەرزی هاوینە بەڵێ ئاو کەمە بێتەوە یان زۆرە بێ؟ کەم کەمە بێتەوە وایە؟ وایە ئەی باشە ئاژەڵ و باڵندە و شتەکان ئەویان ئاسان دەسەکەوێ یان بە زەحمەت؟ بە زەحمەت بە زەحمەت ئەی باشە ئەگەر ئاژەڵەکان ئاو نەخۆنەوە چیان لێت؟ ئەمرن ئەمرێن ئەی بۆ لە وەرزی هاوینە تۆ هاوکاری ئاژەڵەکان ناکەی لە بەردەرگای ماڵەکەتان لە سەربانی ماڵەکەتان لە حەوشەکەتان
لە جامە ئاودانێت تاوەکو پشیلە و کۆتر و چۆلەکەکان لێ بخۆنەوە ئەتوانیەوە بکەی؟ زۆر باشە ئافرین شافین ئەی تۆ چیما پێشکەشەکەی؟ گۆرانی دەی سووری ئاو لە ژیاندا لە ڕووبارە دەریاکە تشکی خۆر گێر دەکا دەبکە بە هەڵم و دەمبە بۆ ناو قوڵاوی ئاسان چر دەبمەوە هەم دیسان دەبم بە هەورێکی ڕن دێم و دەچم لەگەردن بە دڵەوەی بارانم دڵخۆشکەری هەمانم دووبارە بە تیشکی خۆ دەبمە هەڵمی جۆربەرە دووبارە دەڕۆمە باسمە دەبمە ببارە ئەی ئافرین هەر بشی شافینجان یەک چەپلەکانی بۆ لێبان دەست خۆش ناڵەکان پێتا خۆش بوو هەنێک گفت و گۆما کرد و کاتمان بەسەر برد و قسەی خۆشیشما کرد زۆر باشە بۆ هیوایم چێشتان لە بەرنامەکە بینی بێ بۆ هیوایم کەیتر یاری بە مۆبایل و ئایپاد و تابلێت و شتانە نەکەن باشە من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە مێنا هەتا گوندێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ حافیز